جەژنتان پیرۆز بێ و هەموو ساڵێکتان بەخۆشی. لەخوای گەورە داواکارم کە ئەم جەژنە بکاتە مایی دڵخۆشی و کامەرانی و سەرفراسی و سەربەرزی بۆ هەمومان. هیوادارم کە بەهۆی ئەم جەژنەوە خوای گەورە ئارامی بە دڵ و دەروون و ڕۆحمان بەخشێت و ئێمە و ئێوەش لەو کەسانە بجێڕێت کە خۆشەویستی ئەون و هەرچی باشی و کامەرانی و خۆشیە بەتەڕێتان. گەرمترین بابەت لە ڕۆژی عەرەفەی پێش جەژنی قوربانیا لە عەرەفەی گەورەیە ئەوە بوو کە ئۆکسجین نەما، بەڵام ئێمە چەندین ساڵە ئۆکسجین هەڵدەمژین. هەر خولەکێک ئێوە کە تەماشای منەکەن زیاتر لە 15 جار هەنا ساڵە مژنۆی دەنەوە، بەڵام بیرتان لەوە کردوتەوە ئۆکسجینە خۆڕایی کە وەریەگرن. پێویستی بە سوپاسگوزاریە، سوپاسگوزاری بۆ خودا کە ئەم بەیانی هەڵساین لەخەو، سوپاسگوزاری بۆ سروشت، بۆ دار و درەخت و دەور و بەرمان کە ئۆکسجینمان پێبەخشێ. ئەم بەیانێک کە چێشتی جەژنتان خوارد بیرتان کردەوە کە هەزاران کەس هەیە هیچ لەسەر سفرەکەی نییە بیخوا، بە هەزارانی تریش هەیە لەسەر سفرەکەی هەیە، بەڵام لەبەر برینی دەم و نەخۆشیەکانی تر ناتوانێت بیخوا. سوپاسگوزاری خوای کە ئێمە توانیمان قومێک ئاو کەوچکێک نانی تر بخۆینەوە. سوپاسگوزاری برا پێشمەرگە و پۆلیس و ئاسایشەکانی کە ئاسایشی وڵاتیان پاراستۆ و ئێمە بە ئارامی هاتوچۆ یەکتریەکەین. سوپاسگوزاری تەندروستکار و کارمەندی پزیشکی و پەرستار و پزیشکاری کە لە نەخۆشخانەکانە خەریکی خزمەتکردنی ئێمەن. و سوپاسگوزاری یەکتر بین بە ئێمە لەم ڕۆ هەوڵبین شادی و خۆشی و کامەرانی و قسەی باش بڵاو بکەینەوە، بۆی کە ئێمە باش بین، خودداش ڕەحەممان پێ بکات و هەموو چارمەسەرێک تێپەڕین. ئێستا دەیان کەس هەیە کە جەژنی قوربانی پێش و خۆشەویستان و ئازیزان جەژنیان لەگەڵا کردن، ئێستا جەژنیان لەگەڵا ناکەن. لەوانەیە بڕێژە ئەمە نەخۆشی بێتن. سوپاسگوزار بن بۆ ئەوانەی کە ڕۆشتن و عاقیبەت و کۆتاییەکان خێر بوو. سوپاسگوزار بن بۆ ئەوانەی کە ئێستا لەگەڵتانە ئەژین و دڵخۆشن لەگەڵتانە. خۆگەر دڵیشتان ناخۆشە هەر سوپاسگوزار بن، چونکە لە پاش هەموو ناخۆشیەک خۆشیەک دێ. وەک هەمیشە لە دوعا خێرەکانە ئێمەتان بیر بێت و تکایە ئەم جەژنە جبس و ساردی و نوقڵ و مەساسە بە ماڵەکانتان مەدەن و خۆشتان مەیخۆن. ئەم لاشەیە ئەمانەتێکە لە لای ئێوە، ئێوەش بیپارێزن هەر کام